سانە کۆسەبانی وەش باش ینی تاوکو ئێستا لە هەرێمی کوردستان هیچ سیاسەیەک بۆ ڕێخستنی کاری میدیای نییە بەتێبەت بۆ ئەو سایت و پەیجانەی کە کار دەکەم بۆی وەزارەتی ڕۆشنبیر و لاوان داوای لەو پەیج و سایتانە کردووە کە کاری میدیای دەکەن بۆ ئەوەی هەمانجی زیاتریان هەبێت لەگەڵ فەرمانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان داوای کردووە کە ناوێن لە وەزارەتی ڕۆشنبیری تۆمار بکرێت لەسەر و بابەتە شێروان عەبدوڵڵا بەڕێبەری گشتی ڕاگەیاندن و چاپ و بەڵاوکردنەوەی وەزارەتی ڕۆشنبیریم لە چەند زانیارێکمان دەدا تێ بزان هەوڵەکانی بە چێ گەیشتە بۆ ئەوی کە ئەو پەیج و سایتانەی فەرمینین لە هەرێمی کوردستان بناستن. کاک شێروان سپاس بۆ دەرفەتە پایینتان باش. پێمان بڵێ لە هەرێمی کوردستانی ئامارەکەیە چەند سایت و پەیج کار بکەن لە هەرێمی کوردستان ئەو کێشانی کە ڕوبەڕووتان دەبێتەوە بۆ ئەوەی کە ئەو پەیجان بە فەرمی بناسرێن دێن چه هەوڵێکتان داوە لە ماوەی ڕابردوو؟ بڵێ ئێمە ڕۆژانە دەبینین چەندین سکاڵای دارگاکان لەسەر هەندێک لە پەیج و سایت و ئەکاونت و بلۆگەرەکان دێ لە بۆ وەزارەتمان بۆی کە ناوی خاوەن و یان هەر زانیارێکمان هەیە لەسەری بیرین بە دارگاکان. بەداخەوە ینی ژمارەیەکی زۆر کەم لەو سایت و پەیجە هەواڵیانە هاتون خۆیان تۆمار کردووە. دیارە ئێمە لەسەر بنەمای یەکەم یاسای ژمارە 35 کاری ڕۆژنامەگەری و دووەم ڕێنمای ژمارەیەکی ساڵی 2014 لەگەڵ سندیکای ڕۆژنامە نووسان وا ڕێکەوتون کە ئەو پەیج و سایتانێک کە هەیە تۆماریان بکەین. ئەوانەی کە دەچێتە بابرین بواری ڕۆژنامەی کاغەزی ئەوانە لە سندیکای ڕۆژنامە نووسیەوە تۆمار دەکرێن و ئەوانەی هەواڵین و ڤیدیۆ لایف و یان بابرین دەچێتە بواری میدیای بیسترا و بینرا و وێنەی جوڵاویانەیە ئەوانە لە وەزارەتی ڕۆشنبیر و لاوان تۆمار بکرێن. بەڵێ بەڵێ زیامان کردەوە چکە بەپێی ئەو یاسا و ڕێنمایانەیە کە لە هەرێمی کوردستان بەرکارە ئەمە یاسایەکمان هەیە لە بواری ڕۆژنامەگەر یاسای ژمارە 35 هەم تۆمارکردنی ڕۆژنامە و گۆڤار ئەوە لە ئەستۆی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستانە و رادیۆ تەلەڤیزیۆنیش لە وەزارەتی ڕۆشنبیریەوە ئیدارە دەدرێ و کاری لەسەر دەکرێوانە. اینجا لەسەر ئەو بنەمایەمە لەگە سندیکای ڕۆژنامە نووسان کۆبووینەوە لە ساڵانی ڕابردوو و ئەوانیش لەسەر بنەمایەوەی کە لە مەجلیسی شورا ئەو ڕێگە پێدانیان وەرگرتووە کە لە ناو سۆشیال میدیا ئەو پەیج و سایتانێک کە دەستنا بواری ڕۆژنامەی هەواڵیەوە لای خۆیان تۆماری بکەن و لەسەر ئەو بنەمایە ئێمە ڕێکەوتین کە هەواڵی و بابرین ئەوانێک کە وێب تیڤین ئێمە لای خۆمان تۆماریان بکەین و ئەوانێک کە بابرین وێنەی جوڵاویان نییە ڤیددیۆیان نییە تەنیا ساید و پێگە و بلۆگەر و ئەوانە لە سندیکای ڕۆژنامە نووسان تۆمار بکرێنەوە. کاک شێروان باسی کە سوودی تۆمارکردنی ئەو سایت و پەیجانە لە وەزارەتی ناوخۆ لە وەزارەتی ڕۆشنبیری چی دەبێت؟ طبعا هەموو کارێک پێویستی بە ڕێخستنە و ئەوانەی کە کاری یاسایی دەکەن و کارەکانیان بە شێوەیەکی جوان و پرۆفیشناڵانی کاری میدیایی ئەنجام دەدەن بە تاکید پێویستیان بەوەیە بە یاسا ڕێک بخرێن یان بە پێی ڕێنمای یەک ڕێک بخرێن. ئێمە هیچ سزادانێک و لێ پێچینەوەکمان نیە لە ئەوانەی کە نایەن خۆیان تۆمار بکەن، بەڵام ئیمتیازێکمان هەیە بۆ ئەوانە کە دێن خۆیان تۆمار دەکەن ڕێگەیان پێدەدەن کە مایکەکانیان بە شێوەیەکی ڕسمی لە هەموو دام و دەستگا و موسساتی حکومی دەتوانن کاری خۆیان بکەن بە شێوەیەکی فەرمی. ئەوانەی کە نایەن خۆیان تۆمار بکەن وەمە هیچ پژگیرێکیان ناکەین و لە هەر کاتێک ئەگەر پێویستیان بە هاوکاری و پاڵپشتی بیتن ئێمە بە تاکید بەلایەنێکی ڕسمی نایەن خوێنینەوە. کاک شێروان ینی پەیج و سایتێکی زۆر لە هەرێمی کوردستان دەبنرێت ئەنی ئەوی پێی دەڵێن بێدایک و باوک نازانرێت سەر بەچێ ئەمانە ئێوە چۆن دەتوانن تەعامولیان لەگەڵ بکەن یان دەتوانین ئیجراتیان لەگەڵ بکەن؟ وەڵا بەداخەوە ژمارەیەکی کەم هاتوون ئەوەی کە ئێمە باسی دەکەین شتێکی ئیجباری نییە، بەڵام ئێمە پێمان خۆشە هەمویان بێن خۆیان تۆمار بکەن چ لە سندیکای ڕۆژنامە نووسان چ لە وەزارەتی ڕۆشنبیر و لاوان. ئەگەر تۆمار بکرێن هەم بە شێوەیەکی فەرمی دەتوانن کارەکەی خۆیان بکەن و ینی دەبن بە موسسەی یاسایی وەکو کەناڵێکی میدیای بینرا و بیسترا ئەوانەی کە ئیش دەکەن. ئەوە امتیازەکە ئەوەیە کە ئێمە لە هەموو پاڵپشتیان دەکەین و لە کۆنگرە و بابرین هەموو ئەو کارە فەرمیانەی هەیە بانگەشت فەرمیان بۆ دەکەین و لە
شوێنە فەرمیەکانش پێویستیان بێ پژگیریان دەکەین ئەوانەی کەنایەن بەڕاستی ئەمە هیچ لێ پێچینەوەکمان نییە لەبەرەوەی هەم بەپێی یاسا هەم بەپێی تعلیمات لە ئێستادا هیچ بڕیارێک نییە بۆی ئەوانەی کە خۆیان تۆمار ناکەن لێ پێچینەوەیان لەگەڵ کەواتە پەیوەندیتان لەگەڵ سندیکا ڕۆژنامەنووسان هەیە لەسەر ئەو بابەتە لەسەرەوە بنەمایە ئەمە ڕێکەوتوین ئەوەی کە باسم کرد ئەوانەی کە دەستنە بواری ڕۆژنامەی کاغەزی ئەوان تۆماری بکەن و ئەوانەی دەستنە بواری ڤیددیۆیان هەیە یان وێب تیڤیان هەیە ئەوانە لای ئێمە تۆمار دەکەن. خۆشسپاس بۆ زانایەکان شێرۆن عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی ڕاگەیاندنی چاپ و بڵاوکردنەوەی وەزارەتی ڕۆشنبیری ئابینی ڕەنجە بۆ ئەوەی درێژەی بۆ بابەتە بدەین لە ستودیۆکانمان لە شاری سلێمانی کاروان ئەنوەر سکرتێری لقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان میوانە لامان سانە کۆسار پرسیاری زیاتر و بابەتی زیاتر لەگەڵ دەورژێنن.